خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. هەڵبەتە زۆر باسی گۆڕانکاریەکانی ناوچەکە دەکرێت و بە تایبەتیش مەسەلەی پرسی کورد زۆر جار ئێمە لێرە گفتوگۆمان لەگەڵ میوانەکان کردووە دەبارەی دیبلۆماسیەتی کورد. ئایا کورد لە ئێستادا پشتیوانیی ئەوە تۆی هەیە؟ کورد دەتوانێت چۆن کارتەکان بخوێنێتەوە، گۆڕانکاریەکان بخوێنێتەوە، لەکوێدا دەتوانێت خۆی لەگەڵ گۆڕانکاریەکان بگونجێنێت. ئێمە هێزێکی سەربازی ئەوەندە گەورەنین لەسەر ئاستی جیهان، یان ناتوانین ئەوە پشت پێ ببەستین و لە ڕووی وڵاتانی شەوە وڵاتێکی ئەوە تۆ پشتیوانمان نیە. چۆن ئەتوانین ئێمە بە دیبلۆماسیەتێکی هاوسەنگ هەرێمی کوردستان لە بەردەم مەترسیەکان، لە بەردەم گۆڕانکاریەکان هەم بپارێزین ئەم دەرفەتەکان گەورە بکەین. میوانی ئەم شەوی پانۆراما بەڕێز دکتۆر عەدالەت عەبدوڵڵا، نووسەر و مامۆستای زانکۆ. بەڕێز دکتۆر بەخێر بێت. حەزەکەم گفتوگویەکی قۆڵ بکەین دەربارەی ئەو بابەتە. ئەمە تقریبا لەگەڵ ینی ئەتوانم تەنها لەگەڵ جەنابەت ئەو گفتوگویە بەو ئاقارەدا بە خۆشحاڵم کە لێرەی تۆ دەرفەتە دابێمە. من سەرەتامەوێ هەڵسەنگاندنێک بۆ ئەو جەنگە بکەین کە ئەمریکا و ئیسرائیل بەرامبەر بە ئێران هەیبوو. کورد توانی یان ئیشیان بە کورد نەبوو، یان کورد توانی خۆی سەلامەت ڕابگرێ، هاوسەنگ ڕابگرێ، یان هەرچەندە هیچ لە هەندێک شوێندا بریشکمان بەرکەوت و بووینە قوربانی. بەڵام بەگشتی چۆن توانیمان لە بەردەمە گۆڕانکاریانە خۆمان. زۆر سپاس کاکتانە، پرسیارێکی گرنگە بێگومان. ئەگەر سەرنج بی ئێمە وەکو بە حکمەوەی پێگەی جیۆپۆلۆتیکی ئێمە، پێگەی جیۆسیاسی ئێمە لە هەرێمی کوردستانە ڕاستەوخۆ کەوتووە ناو گۆڕەپانی ئەم جەنگەوە و وەکو هەمان هاوکێشەی بۆ منە بشێکی زۆری ئەو وڵاتانەی کە لە ناوچەکەی هەن بە تایبەتی وڵاتانی کەندا و وڵاتانەی کە پیانەوتی وڵاتانی هەرێمایەتی سنووری جەنگ چاوەڕوانکراوە بوو. بێگومان ئەمە بەشێکیشە لە بەرپرسیارەتی کە ئێمەش خۆمان بپارێزین لە جەنگێک کە ممکنە لایەنەکانی ناو جەنگ زۆر هەڵبەن تۆ پەلکێش بکەنە ناو ئەو جەنگا و ئەمە حاڵەتێکی سروشتیشە و بەشێک لە کارنامەی ئەو دەوڵەتانە یان ئەو هێزانەی کە ئەکەونە جەنگەوە بە سروشتی حاڵە بەرامبەر یەکترا هەر یەکێ لەم دەوڵەتانە کارنامەیەکی بۆ بەڕێوەبردنی جەنگ هەیە. بەشێکی ئەو کارنامەیە بریتە لەوەی کە چۆن کەسبی بۆ نمونە هەر گروپێکی سیاسی، هەر ناوچەیەک، هەر بۆ نمونە کەرتێک، هەرێمێک، دەوڵەتێک بکەی بۆ ئەوەی بێتە پاڵتۆ لەم جەنگەیە، بۆ ئەوەی زووتر جەنگەکە یەکلایی بکرێتەوە. کە تۆ بزانی لە سەردەمی جەنگە ئەم ئەجێندایە هەیە کە تۆ بزانی کە بەداخەوە لە دەروەوەی ویستی خۆشت تۆ لە ناو گۆڕەپانی جەنگای بە شێوەیەکی ڕاستەوخۆ بێ ناڕاستەوخۆ بەرپرسیارەتیشی نیشتیمانی دەکەوێت ئەستۆ کە ئەویشەوەیە ئەگەر جەنگەکە بە تەقدیری سیاسی بێگومان ئەو هەرێمە یان ئەو دەوڵەتە نەتیجەکانی بە زیانی گەورە ئەشکێتەوە، ڕەنگە لە ڕووی مادیەوە لە ڕووی معنەویەوە بۆ خەڵکی وڵاتەکەی خۆت یەکەمین هەنگاوی تۆ ئەوەیە کە چۆن ئەخۆت بپارێزی لەم جەنگە. لەم ڕۆوە ڕەنگە و پرسیاری بەڕێز لە جێی خۆیەتی ئایا پەیوەندی بەوە بوو کە کورد جێی بایەخ نەبوو لە ئەم جەنگەیە کە بە نەتیجە تێوە نەگلایان نەخێر کورد خۆی دەستپێشخەری هەبووە، تێڕوانینێکی هەبووە، یان بە شێوەیەک لە شێوەکان سیاسەتێکی وقائی هەبووە بۆی نەکەوێتە ناو جەنگەوە. لە ڕاستیە هەردووکی ڕاستە. یەکەمیان ئەوەی کە کورد لەبەر ئەوەی دەوڵەت نییە لە کۆتاییە لە چوارچێوەی سیاسەتی دەرەکی ئەو وڵاتانەی کە کەونە جەنگەوە حسابی ئەوەی بۆ کرێت کە ناوچەیەکی دیاریکراوە لە چوارچێوەی دەوڵەتێکە. بۆیە بەشێکی زۆری هەڵوێستی ئەم ناوچانەیان ئەم کەرت و ئەم هەرێمانە ڕاستەوخۆ لە چاوی مرکزی ئەو دەوڵەتەوە تەماشاکرێ. هەڵوێستی عێراق لە جەنگەکەیە خۆتان نەزانن تا ڕادەیەکی زۆر سەرڕای ئەوەی کە بێگومان جۆرێک لە تۆمەتبارکردنی پێشوەختە هەبوو بەتایبەتی لەلایەن ئەمریکیەکان و ئیسرائیلەکانەوە کە عێراق ڕەنگە بابلین درێژکراوەی نفوزی کۆماری ئیسلامی ئێران بێ. بەڵام عێراق بەتایبەتی لەو قۆناغەیە بەڕاستی سەرڕای ئەوەی کە نەیتوانی کۆنتترۆلی هەندێک گروپی میلیشایی بکەن کە بە ئاشکرا بوون بە بەشێک لە جەنگەکە وە هەندێک با بڵێن شوێنیان کرد بە ئامانج. بەڵام دەوڵەتی عێراق خۆی دەستی گرت بە چیەوە بە سیاسەتی ئەوەی کە پێڵێن العێراق ئەوەلەن عێراق پێش هەموو شتێ هەوڵیاندا عێراق بپارێزن لەوەی کە تۆ داخلی ئەم شەڕە بێ. تۆ کە هەرێمێکی لە ناو ئەم دەوڵەتی کە پێ ئەوتری عێراق
جگە لە حساباتی بەرژەوەندی تایبەتی خۆت و پاراستی سەر و ماڵی هاوڵاتیانی وڵاتەکەی خۆت و ئاسایشی هەرێمەکە لە چوارچێوەی علاقاتی دەولیشە ئەبێ حساب بۆ هەڵوێستی عێراق خۆی بکەیت. ئەگەر عێراق ڕغمی ئەو تۆبەتانەیش کە باسم کرد خۆی بپارێزە لەوەی کە داخلی جەنگەکە بێ، خۆی بپارێزە لەوەی کە زیانەکانی جەنگ ڕووی تێ بکە، خۆی بپارێزە لەوەی کە بۆ نمونە وەکو دەوڵەتێکی تێوەگلاو لەم جەنگە لە پاڵ یەکێ لەلایەنەکانی جەنگ بناسرێ. تۆ چۆن لەوەکو هەرێمی کوردستان نەبی بەخاوەت دەست پێشخەری و تێڕوانینێکی دیاریکراوە نەبێ سەبارەت بە مامەڵەکە دکتۆر عراق توانی ئەو لانی کەم لە ڕۆی مؤسساتیەوە سەرۆکات چوار سەرۆکاتێک توانی مەسەلەن بەدڵنیایی و عێراق ڕاستە ئێمە بە واقعی و بە سەراحەت قسە بکەین دوو جۆر عێراقمانەیە لە سەبارەت بە جەنگ. ئەو عێراقی کە لە چاوی گروپە چەکدارەکانەوە حکمی بەسەرادرێ و ئەو عێراقی کە دامەزراوە ڕسمیەکان نوێنەرایەتیەکەن، ئەوەی کە لە علاقاتی دەولیە بە نەزەری ئەتیبار وەرەگرێ هەڵوێستی ڕسمی دامەزراوە ڕسمیەکانی دەوڵەتە. عێراق لەم تەجروبەیە توانی خۆی بپارێزێت تا ڕادێشی باش. هەڵوێستی ڕسمی عێراق ئەوە بووکە ڕاستە لە میدیای عێراقیە، میدیای ڕسمی عێراقیە لە هەڵوێستی بەشێکی بەرپرسانی عێراق باستەوە ئاکرا کە ئەم جەنگی کە بەرپا بووە ئێرانیەکان بەرپایان نەکردووە، ئێران ڕوبەڕووی هێرشەکە بۆتەوە یان بەناچاری ڕوبەڕووی ئەم دۆخە تایبەتیە بێتەوە کە پێوتێ جەنگ لەگەڵ ئیسرائیل و جەنگ لەگەڵ ئەمریکا. بەڵام عێراق لە هیچ بڕگەیەکی مێژویی درێژایی ئەم جەنگەی کە ڕوویدا لە ماوەی ئەو 34 ڕۆژەیە هەڵوێستێکی ڕسمی نەبوو کە بڵێ ئێمە ئەوە چوونە پاڵ ئێرانیەکان یان چوونە پاڵ ئەمریکیەکان و بەم شێوەیە مووقفی خۆی حەسەنکە. بابەتێکی سۆزداری عاتفەکە بوو بێ مەسەلەن تۆ ناتوانانی خۆمان بە ینی بەڕاشکاوی قسە بکەین. خۆ عێراق ئەگەر لە سەیری پێکاتە سۆسیۆلۆژیەکەی بکەی بەشی هەرە زۆری دانیشتوانی عێراق لە ڕاستی لە شیعی عێراق پێک دێن وایە نا شیعی عێراق با ئەگەر بشڵێن بەشێکی زۆریشی ئەگەر بڵێن لایەنگری ئەحزابی سیاسی شیعبن لە عێراقا، بەڵام بەشێکی تریان لە ڕوانگەیەکی مەزهەبیشەوە بێ ڕەنگە پیان خۆش نەبێت دەوڵەتێک کە هاوسنووری وڵاتەکەیانە سنوورێکی نێودەوڵەتیان لەگەڵ هەیە ئیمتیدادێکی حەزاری و کەڵچەری و مەزهبیان لەگەڵیان هەیە بۆ خۆیانۆک و جۆرێک لە سەنەدی سیاسی ئەزانم بۆ مەزهبیشی لە ناوچەی ڕۆژهڵاتی ناوەڕاستە ڕەنگە پیان خۆش نەبێ بکەوێ یا بڕوخێنرێ. بۆیە بە تەبیعەتی حاڵ ئاسایی ئەو چاوەڕوانکراوە کات لەسەر ئاستی شعبی میلی هەندێک هاوسۆزی هەبێ بۆ ئێران، بەڵام ئەوە بە هیچ شێوەیەک لە علاقاتی دەولیە لە کاتی جەنگا بێ لە کاتی سلما بێ ئاشتیە بێ ناکرێ بە پێوەەر بۆ حکومدان لەسەر هەڵوێستی ڕسمی دەوڵەتەکە خۆی. هەڵوێستی ڕسمی عێراق ئەوەیە کە لە ئەنجومەنی وەزیرانەوە تەبەنیەکرێ، لە پەرلەمانی عێراقەوە تەبەنێ، لە سەرۆکایەتی کۆمارەوە تەبەنیەکرێ. ئەم سێ مؤسسەیە لە ماوەی ڕابردوو بەتایبەتی لە کاتی جەنگەکەی تا ڕادەیەکی باش توانیان ئیدارەی بکەن بە شێوەیە کە ئەمریکیەکان عەرەب ئەڵێ جامی غەزەب یعنی تووڕەیی خۆیان بەسەر عێراقا نەڕێژن. بەعکسەوە ئەگەر تەماشا بکەی ئەو هەڵوێستەی عێراق کە بێگومان ڕنگدانەوەی لەسەر هەرێمی کوردستانی شەبوو، چونکە ئەویسترا کە هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان تێوە بگلێنرێ، ئەو هەڵوێستەی عێراق بۆ مای ئەوەی کە حتا ئەمریکیەکان بڕێک ئاسانکاری بۆ عێراق بکەن کە درێژە بەم هەڵوێستە بدەن، چونکە تەقدیری ئەمریکیەکان و بەتایبەتی لە کاتی ئەم جەنگەیە وا بوو کە عێراق ممکنە ئەگەر بێت و جەنگەکە پەرەبسێنێ ئەگەر لەسەر ئەساسی ڕاچاوکردنی ئەو تایبەتمەندیەتیە سۆسیۆلۆژیش بێ کە عێراقەتی ممکنە لە لەحزەیەکی مێژوویە لەژێر تەسیری نفوزی ئێرانیەکان بێ لە عێراقا، لەژێر تەسیری دەوڵەتی دیاردەی دەوڵەتی قوڵ بێ لە عێراقا، لەژێر تەسیری هاوسۆزی مەزهبی بێ لە عێراقا، ممکنە عێراق لە کۆتاییە بڕیار بەو بێتە ناو جەنگەکە و لە بەرژەوەندی ئێرانیەکان. بۆیە ئەمریکیەکانیش کە ئەم جەنگیان کردووە لەگەڵ ئێرانیەکانە لە ڕاستیە حسابیان بۆ ئەمە کردووە و هەوڵیانداوە ئاسانکاریان کردەوە بۆی عێراق نەبێ بە بەشێک لە جەنگەکە. بۆیە ئەگەر ئەمە لە بۆ نمونە لە عورفی سیاسیە ئەمریکا خۆی بە سەریحی عیبارە گزارشتی لێ نەکرد بێ، سەبارەت بە هەرێمی کوردستان زۆر بەڕوونی گزارشتیان لێ کرد. یعنی خودی ترامپ سەرۆکی ئەمریکا لە زیاتر لە پرێس کۆنفرانسێکە باسی کرد کە ئەو نایەوێت کوردەکان یعنی بەشدار بن لە مشەڵا و بێگومان ئەوانیش یعنیینی خۆیانی بۆ نمونە وەزارەتی خارجیان هەیە، دیبلۆماسیەتی ئەمریکی لە ناوچەکە هەیە،
قۆنسوڵیان لە هەولێر هەیە سەفیریان لە عێراق هەیە بێگومان هەڵوێستی ڕسمی هەرێمی کوردستان ئەخوێننەوە هێزە سیاسەکانی هەم ئاراستەی عام و میزاجی عامی خەڵکی کوردستانیش ئەبینن تێگەن کە لێرە ترسێک تەخەوفێکی گەورە هەبووە لە ڕاستی لەوەی کە هەرێمی کوردستان لە دەرەوەی ویستی خۆی بکوێتە ناو جەنگێکەوە زەرێکی گەورە بکە و لە کۆتاییش هەوا بشکێتەوە کە تەڕەفێکی ناو ئەم جەنگەیە و خاکەکەی بێ بە سوتماک و وەزەرێکی نادیوە. دکتۆر هێشتا عراق بۆ ئەمریکەکان گرنگە؟ بێگومان ئەبێ ئەو بابەتە لە لای هەر کەسێک کە لانی کەم بڵین سەقامگیری عراق ئەمریکەکان با بزانین بە شێوەیەکی تر گزارش لێ بکەن. ئەمریکەکان لە ئەم جەنگە و پێش ئەم جەنگەش یەکێک لە کەناڵەکانی کاری دیبلۆماسی و هەندێک جار گوشاری سیاسیشیان بۆ ئاراستەیە بووە کە عێراق وەکو دەوڵەتێک لە جیاتی ئەوەی گۆڕەپانێک بێ بۆ شوێنی کاریگەری بۆ نمونە ئێرانیەکان لەسەر وەسەتی قەراری ڕسمی سیاسی عێراق ببێتە ئەو دەوڵەتەی کە پلە بە پلە ئەگرێتەوە بۆ ئەوەی کە پێ ئەوترێ چواردەورە عەرەبیەکەی محیطە عەرەبیەکەی. عێراق زۆر ینی ئەمریکەکان زۆر هەوڵ بۆ ئەمادەن و لە مەشە نابی بیشارینەوە دیبلۆماسیەتی سعودی و عەرەبی و حتا تورکی و کەندا و هەمووی لەسەر خەتە، ینی هەوڵە دەن عێراق پیان وایە تەقدیریان وایە کە عێراق ئەو دەوڵەتەیە کە بمچینە ئەگەر بێت و لەم شەڕەیە وا مامەڵی لەگەڵا بکرێت کە ئەتوانێت دەوڵەتێکی بێلایەن بێ ئەبی یارمەتی بدەین بۆ ئەم بابەتە و بە تایبەتی کە عێراق ئەگەر دابەشی بکەی ڕاستە لە سا 55 بۆ 60 شیعی عێراقا، بەڵام بەشێک لە شیعی عێراق لەگەڵ ئەویان کە سیاسەتی ڕسمی دەوڵەت ڕەهەندی نیشتیمانی تایە بەهێز بێ واتە ئیش بەو بۆعدا لە سیاست بکرێت سیاسەتی ڕسمی کاڵێ عێراق و مەسلحەتی عێراقیان پێش هەموو شتێ. بەڵام لە هەمان کادا بیرمانەچی هەمان پێکادا بەشێکی کوردەکانن بەشێکی سونەکانی عێراقنەوە پێکاتەکانتن هیچێکێ لەم بەشانەی تری پێکاتی خەڵکی عێراق لەگەڵ ئەوە نییە کە عێراق وەکو دەوڵەتێکی کارتۆنی درێژکراوەی لایەنێکی ناو جەنگەکە دەرکەی و لە کۆتاییە بێتەماییی بێتەمایی ئەوەی کە تێوە بگرێت لە جەنگەکان. ئەمریکیەکان حساب بۆ ئەماکەن، وڵاتانی کەندا و حساب بۆ ئەماکەن، بۆیە زۆر هاوکاری عێراقیان کرد، زۆر ئاسانکاریان بۆ کرد لە ڕاستی لە ئەمان کاتدا بێگومان گوشاریشیان خستۆ سەر و بێدەنگیش بوون. ئەبێ مەسەلەن هەندێک لە دۆلارەکانی یان پارەکانی عێراق دەستی بەسەردا بگیرێ و پێ قۆناغی ئێستا جیاوازە. من ئەوەی کە باس کرد قۆناغی جەنگ ئەم چ ڕۆژەکە بوو. بەڵێ ئێستا باسی ئێستا قۆناغیشتر هاتوۆتە ئەرەوە کە قۆناغی دانوستانە لە نێوان هەردوولا. بێگومان لە کاتی جەنگەکە شەهر ئەمریکەکان هەر فشاریان هەبووە، یعنی ئەمریکەکان و ئیسرائیلەکانیش ڕاستەوخۆ بۆ نمونە پەیامیشیان ناردووە بۆ کاربەدەستانی عێراق لە بەغا کە ئێمە کاتێک کۆمەڵێک گروپی چەکدار تەنانەت بەشێک لە مەنزومەی دیفاعی عێراقیش کە ئەوان پێی ئەڵێن بۆ نمونە حەشدی شعبی کاتی ئەیکەین بە ئامانج مەبەستمانە دەوڵەتی عێراق تێوە نەگلێەوە ئەم جارە نەکەوینە بە ناچاری نەکەوینە بە ئامانجکردنی ئەو یەکانەی سوپا و ئەو دام و دەستگا ئەمنیانەی دەوڵەت کە تاکو ئێستا ئێمە وا ئەتیباریان بۆکەین کە بەشێکن لە بەشێکی مولتەزمن لە قەراری سیاسی ڕسمی عێراق. بەڵام بێگومان بە ئامانجگرتنی گروپە چەکدارەکان ئەوانەی کە تەنانەت ڕەنگە پابند نەبن بە قەراری سیاسی بەغداشەوە لە هەمان کاتە بریتیە لە گەیاندنی پەیامێکی ڕوون بۆ کاربەدەستانی سیاسی لە عێراقا بۆ هێزە سیاسیە کاریگەر و خاوەن پێگە پەرلەمانیەکانیش لە عێراقا کە ئەگەر بێت و ئەمە ببێتە سیاسەتی ڕسمی عێراق بێگومان ئەو کاتە بمشینە بە ئامانجکردنی هەموو عێراق و هەموو هێزە سیاسیەکانی و لەسەر هەموو ئەساساتە ڕسمیەکانی ببێتە بژاردەی لای ئەمریکیەکان و لای ئیسرائیلەکان. طبعاً ئەمریکیەکان ئەمیان نەویستووە، بە ئاشکرا ئەمیان نەویستووە بە حکمی ئەوەی لە گەرمەی شەڕەکەیە دوو جار تۆمبارەك ڕۆیشتۆتە بەغا، دوو جار بەڕسمی لەگەڵ کاربەدەستانی عێراق لە سەرۆک کۆمان لە سەرۆک وەزیران لەگەڵ سەرۆکی پەرلەمان کۆ بۆتەوە هێزە سیاسیەکانی بیوە و پەیامی ڕاشکاوانە و ڕاستەوخۆی ئەمریکیەکانی بە عێراقوتووە کە ئێمە نامانەوێ ئێوە تێوەگلێن لە جەنگە و ئێوە لە سەرتانەکە ئەو گروپە چەکدارانش لە ڕاستیە کۆنتترۆل بکەن. ئەجینا بەشێک لە عێراقیەکان ڕەنگە زەرمەندن لەم جەنگەیە کاتێک ئێمە بەناچاری کۆمەڵی پۆینتی دیاریکراو هەیە لە نێو عێراقا بە پێی ئەو معلوماتە مخابراتیانی کە هەمانە ڕۆڵیان هەیە لەوەی کە
گرژی دروست بکەن لەگەڵ بۆ نمونە بنکە سەربازەکانی ئێمە بێ بۆ نمونە لەگەڵ هەرێمی کوردستانە بێ لەگەڵ بۆ نمونە قونسولیاتی ئێمە بێ یان سەفاراتی ئێمە یا سەفاراتی وڵاتانی تر بێکە لە عێراق و لە بەغایە ئێستا بۆ ڕۆژانی داهاتوو پێت وایە مامەڵەکە مامەڵەیەکی جیاوازە بێ گوشارەکان زیاترە بن ئێستا بەتایبەت بۆ پێکەنانی حکوومەتێکی نزیک نەبێت بەڵێ بێگومان ینی ئێستا پێم وایە عێراق لە کاتی قۆناغی دانوستانە ڕەنگە فۆکەسی زیاتری بخرێتە سەر و ڕەنگە چاوی زیاتری لەسەر بێەوە بەو ئاراستەیە مامەڵەی لەگەڵا بکرێت کە عێراق دامەزراوەکانی خۆی دروست بکاتەوە و کۆمەڵێک مەرجیش هەیە پێشوەخت و زووتر بە عێراقیەکان وتراوە بە هێزە سیاسەکان بە تایبەتی بە چوارچێوەی هەماهەنگی وتراوە بە هێزە کوردیەکان وتراوە بە هێزە سونەکانی عێراق وتراوە ئەوانەی کە خاوەن پێگەی پەرلەمانین پیان وتراوە کە کۆمەڵێک داواکاری کۆمەڵێک مەرج هەن ئەگەر بێت و ڕەچاو نەکرێن ممکنە لە ڕاستیە ئەگەر بێت و حکوومەتێکیش لە عێراقا حکوومەتی کابینی نوێش لە عێراقا دروست بێ ئەگەر ڕەچاوی ئەو داواکاریی ئەمریکیەکانی یان ئەوەی کە ئەمریکیەکان لە عێراقی چاوەڕوانەکەن جێبەجێ نەکرێ ممکنە کۆمەڵێک ئیجراعاتی سیاسی کۆمەڵێک فشار کۆمەڵێک لە ڕاستیە قەناتی تایبەتی زەختکردن هەبێ لەسەر عێراق بۆ ئەوەی کە پرۆسی سیاسی عێراق تووشی کێشە بکەن جا ئێستا لەبەر ئێمە لە قۆناغی پێش پێکێنانی حکوومەتین ئێستا ئەم فترەیە وەکو تەوقیتی زەمەنی زەختەکە زیاتر ئەبێ زەختەکە زیاتر ئەبێ ئەنجا بەڵامانیە درێژمە و دابیان قەرار ینی گرێدراوە بە کۆمەڵێک داواکاری دیاریکراوە چونکە ئەزانی چۆنە حتا ئەگەر سەرش بی لەم یەک دو ڕۆژەیە کۆماری ئیسلامی ئێرانیش لای خۆیەوە چونکە ئەزانێکە جموجوڵێکی دیبلۆماسی بەهێز هەیە بۆ مەسلەی ئەوەی کە پێورێ ویلادەی حکوومەتی تاز لە دایکبوونی حکوومەتی تازە و دروستکردنی حکوومەتی تازە چۆن بێ ئێرانیەکانیش هەنگاوێکی تریان گرتوۆتە بەر کە بە ئاشکرا لە هەموو دام و دەستگا ڕسمیەکانی میدیای ڕسمی ئێرانەوە ئەڵێن ئێمە لەگەڵ ئەوەیە کە عێراق دوور لە هەموو دەستێوەردانێک حکوومەتی خۆی بگەوە ئێمە بەشێک نین لە هیچ جۆرە فشارێک لەسەر هێزە عێراقەکان لە مەسلەی پێچێنانی کابینەی نوێی حکوومەتە ئەمە بۆچی ئەم لێدوانانە ئەدرێت بەڕاستی زۆر بە سادەیی پەیوەندی بەوە بە درکردنەوە هەیە بە حەجمی ئەو فشارانەی کە لەسەر قیاداتی عێراقی و لەسەر هێزە عێراقیەکان هەیە لەم تەوقیتەیە بۆ ئەوەی ئەو کابینەیە بەو هەندەسەیە پێک بهێنرێکە ئەمریکیەکان ئەیانەوێ ئێرانیەکان ئەیانەوێ بڵێ کە ئێمە کە خاوەن فەزلی ئەوەین پاڵپشتی پرۆسی سیاسی عێراقمان کردووە نفوزمان هەیە لە عێراقا چەندینی هێزن لەژێر کاریگەری ئێمە ڕێ بە خۆمان نەدەین دەسوەردام بکەین لە پرۆسی پێکێنانی حکوومەتی عێراقی و کابینی تازی حکوومەتی عێراقا ئەوە ئەمریکیەکانیش نابێ هیچ زەختێ بکەن و بە خاوەن بڕیاری سەربەخۆی خۆیان و عێراقیان خۆیان بران دەنکە پێکاتەی ئەم حکوومەتە چۆنە بێت چونکە بڕاستی دوو ڕوونە پەیامی ئەمریکیەکان ڕوونە زۆر بە ئاشکرا جارێ هەندێک گروپی و کۆمەڵێک کاراکتەری عێراقی خستە لیستی ئەوانەی کە ئەبێ ئیتر دەست بگیرێ بەسەر سامانیانە و بەشێک لە گروپە چەکدارەکان کە ئەتوانین بڵێت باڵی سەربازی هەندێ ڕەوت و گروپی سیاسی لە عێراقا بە ئاشکرا خراوتە لیستی تیرۆرەوە و مامەڵیان لەگەڵا ناکرێت و بە بەشێک لە سیستەمی بەرگری عێراق منزومەی دیفاعی عێراق حساب ناکرێن ئەمانە هەمووی ئاماژەی ئەوەن کە ئەمریکیەکان زۆر جددی لە مەسلەی دروستکردنی فشار لەسەر وەسەتی قەراری سیاسی عێراق و لەسەر ئەحزابە سیاسەکان و مەبەستیانە ئەو حکوومەتەوە ئەو کابینەی کە لە داهاتووە دێتەکایەوە لە ڕاستیە بەشی هەرە زۆری چاوەڕوانەکانی ئەو نیتیا بەدی بێ طبعا خۆت ئەزانی ئەو ماوە درێژەی کە ئێستا و ماوەیەکی زۆر حساس و زۆر ئەتوانین بڵێن زۆر ئاڵۆزە بە نسبەت پێش هەر شوێنێک چوارچێوەی هەماهەنگی کە بۆ تەمایی ئەوەی مشت و مڕێکی گەولە جەدەدێکی گەورەیانتیا دروست بێ سەبارەت بە چۆنیەتی یەکلاکردنەوەی کاندیدیان بۆ سەرۆکی حکوومەت ڕاستە و خۆ پەیوەندی بۆ فشارانەوەیە فشارێکی زۆریان لەسەر تێ ئەگەن کە لە کۆتاییە ئەو کەسەی کە هەڵەیە بژێنن بۆ سەرۆکی حکوومەت لە عێراقا پێویستەکە لە ڕاستیە هەم ڕەچاوی ئەوەی تیا بکرێت کە بڕێک لە ئیستیقلالیەتی قەراری سیاسی عێراقی تیا دەرکەوێت بڕێک لە داواکاریەکانی ئەمریکای تیا جێبەجێ بکەم ئەو داواکاریەکانی ئەمریکا پرسیارکە مەسەلەن چۆری عێراقی شێوە بۆ داهاتوو ئەو ئێوێ عێراقێک کە بێت کە پێش هەر شتێک بێگومان ئەوان ڕاستەوخۆ ناڵێن ئەبێ عێراقێک بێ هیچ پەیوەندیەکی لەگەڵ ئەو دەوڵەتیان نەبێت کە ئەوان ئێستا لە جەنگان لەگەڵیان کە مەبەستمان لە کۆماری ئیسلامی ئەمە ناڵێن بەڵام ئەڵێن نابێ ئێرانیەکان لە چکە ئەمە سیاستێکە
یەک پاکێجە لەگەڵ لە مووقف وەرگرتنە لە کۆماری ئیسلامی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە ئاشکرا بڕاستەوخۆ لە دانوستانەکانیشان لە بێرانەکانیان وتووە یەکی شێ لە مەرجەکانیشیان حتا لە یەکەمین دانیشتن کە لە ئیسلام ئاباد کرا داواکاریشی ڕاستەوخۆ و ڕوونی ئەمریکیەکان ئەوەیە یەکێک لە داواکاریەکان ئەوەیە کە ئێرانیەکان دەست هەڵبگرن لە هەموو دەستێوەردانێک لە هەموو ئەو وڵاتانەی کە پیان وایە ئێران تایە زۆر بەهێزی خاوەن نفوزەوە کاریگەری لەسەر وەسەتی قەراری سیاسی ئەو وڵاتان هەیە سەبارەت بە عێراقیش داواکاری ئەمریکیەکان بۆ هێزە سیاسیەکان ئەوەیە کە ناڵێن ئەبێ پەیوەندیتان بچڕێن لەگەڵ ئێرانیەکان بەڵام ئەڵێن ئەبێ ئەو گروپە چەکدارانەی کە کاریگەریان هەیە لەسەر استقلالیەتی بڕیاری سیاسی ئەوە کە کاریگەریان هەیە لەسەر ئاسایشی وڵاتەکە کە کاریگەریان هەیە لەسەر بۆ نمونە بژانەوەی حەقلی دیبلۆماسی عێراق لەگەڵ وڵاتانی دووە و لەسەر سەقامگیری ئەو هەموو باڵیۆزخانانەی کە لە عێراقان ئەبێ ئەم گروپە چەکدارانە بە هیچ شێوەیەک نەک هەر نوێنەرایەتیان نەبێت لە ناو حکومەتە ئەبێ بوونیان نەمێنێ وەکو و بە بیانووی ئەوی بەشێک لە مەنزومەی دیفاعی عێراقی پێگەیشان هەبێت لە ناو موەسساتی ڕسمی دەوڵەتە ئەم داواکاریە زۆر ڕوونا ئەمەکان ئەتوانن ئەوە بکەن ئەمانی ئەو باسکەین کێشەکە ئەوەی ئێستا چوارچێوەی هەماهەنگی ئەوێ ئەمە معالەجە بکە بۆی معالەجە ناکرێت ئێستا دابەشبوونێکی سیاسی لە ناو چوارچێوەی هەمانشە دروست بووە کە لە ڕاستیە بە ئەتوانین بڵێ بە پێگم خەمی ئەوەیەتی کە یەکەم چۆن هەژمون و هەیبەتی دەسەڵاتی پێکاتەیەکی سەرەکی وەکو شیعە لە عێراقا پارێزراوە بێ و چۆن ئەم پێکاتەیە کە ئەوێ هەیبەت و شکۆ و پێگەی خۆی لە ناو پرۆسی سیاسی عێراقا پارێزراوە بێ لە لای ئەمریکیەکان قوبڵ کراوە بێ ئەمە یعنی دوو خواستی پێک ناکۆکە یعنی بەر یەک ئەکەون ئەوەی کە ئەمریکا داوایەکە و ئەوەی کە ئەوان بیری لێکەنەوە لای ئەمریکیەکان مەرفوزە و ئەگەر بەڕاستی ئەگەر ملیشی بۆ بدەن وەکو ئەوەیە جۆرێک بێ خازع بن بۆ ئیملاعاتی ئەمریکی کە ئەمەش لیان قوبوڵ ناکرێت ئەگەر خازعیش نەبن یان ئەگەر ملیشی بۆ نەدەن پێت وایە ئەوان ئەتوانن ئیدارەی ئەو قەیرانانە بکەن کە وەکو کارت ئەمریکیەکان بەرامبەریان زادە باوەڕ ڕبێ ئێستا تەوەجوهاتی تازە لە ناو حتا لە ناو چوارچێوەی هەمانگیشا دروست بووە حتا خەریکە ئەو ئاراستەیە بەهێزە بێکە ئایا ئێمە بۆچی بچینە بۆ غامەرەیەکی گەورەوە لەگەڵ ئەمریکیەکانە لە کاتێک ئێمە بە چاوی خۆمان ئەبین ئەمریکیەکان و ئیسرائیلەکانش چەند شوێنێکی ڕاستەخۆ چەند شوێنێک لە وڵاتەکەی ئێمە ئەکەنە ئامانج ئایا ئەگەر ئێمە بەڵێ ئەگەر ئێمە هیچ حسابێک بۆ نمونە ناڵێن ڕاستپاردە بەڵام هیچ حسابێک بۆ فشارەکانی ئەمریکانەکەین ئایا ممکنیە ئەمریکا جارێ پێش هەر شتێک ئەگەر کارتە ئابووری و کارتە بازرگانی و کارتە نەقدیەکانی بەرامبەرمان بەکاربێنێ ممکنە عێراق بکەوێتە ئەزمەیەشی گەوری ئابووریەوە کە هیچ کەس دوایی فرێی ناکەوێت کۆماری ئیسلامی ئێرانش فرێی نەگانی ئێستا ئەمە بەشێکە لە بیرکردنەوەی هەندێک لە پێکاتەی شیعەکانی عێراقیش بۆ چونکە پیان وایە دەوڵەتی عێراق ئێستا فعلەن ئەو دەستەواژە عەرەبیەکەڵێ لە وەرتەیە یان لە مەئزەقای لە تەڵەزگەیەکی گەورەیە چۆن لێی بێتە دەرەوە بۆتە پرسیارێکی زۆر چارەنووساز حتا لەم بوارەیە ئێمە ئاگادارین یعنی لە ڕاستیە هەندێک هەوڵیش هەیە یعنی ئەگەر زۆر بە سەراحەت بگرین ینی هیچێک لەو هێزانەی لەسەر گۆڕەپانی سیاسی کە هەوڵەدا یارمەتی هێزەکانی چوارچێوەی هەمانی بدا بۆ نمونە یەکێتی نیشتیمانیە و کاک بافڵە ئەزمموی کورد بە شێوەیەکی گشتی و لە ناو کوردیشە ئەزمموی یەکێتی لە ئیدارەدانی و مامەڵەکردن لەگەڵ ئەم جەنگەیە و ئەو ئینتیباعی کە لەسەری هەیە لای ئەمریکان جیاوازە لەو ئینتیباعی کە ئەمریکیەکان لەسەر هێزەکانی تری ناو عێراقیان هەیە باشە ئەمە لەوەوە جۆینکردنێکی زۆر باش و سپاس دەکەم مەسەلەن لە دوای ئەوەی کە سەر و کۆماری عێراق دیاری کرا سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز بافڵ جەلال تاڵەبانی وتارێکی پێشکەش کرد بۆ ڕاستەوخۆ ینی بە ئەو نەبوو بە نووسین بە بەیان نەبوو بە قسەکردن بوو هەم بە کوردی هەم بە ئینگلیزی لە ئینگلیزیەکەیە زۆر دەقیق و ورد بوو بە تایبەت مەسەلەن کە باسی ئەوە کە داوای لێبوردن لە وڵاتانی کەنداوەکەی داوای لێبوردن مەسەلەن لەوەکەین کە ئەمە وەکو عراقیشی لەسەر ئاسی عراق قسەی کرد نەک وەکو هەرێمی کوردستان مەسەلەن سوپاسی ئەمریکای کرد سوپاسی ئێرانی کرد سوپاسی تورکیا و تەنان سەر و کۆماری تورکیا کرد ئەم دیبلۆماسیەتە لەکوێ ئەبێتە پارێزبەندیەک بۆ خەڵکی کوردستان لە هەرێمی کوردستان و تەنانەت یارمەتی دەرێکی شەبێ بۆی کە جەنابەت باس کردی یەکێتی لەوێەوە یارمەتی دەری عراقیەکانە
ئەگەر سەرنج بدەیت زۆر زەحمەتە تۆ بتانی لەم دۆخە ئاڵۆزەی کە تایە ئەزانی لایەنەکانی جەنگ چی لە تۆ چاوەڕوان ئەەکەن سوور ئەزانی عێراقێکە بۆ نمونە ئەو ئینتیباع لەسەر وەسەتی قەراری سیاسی هەیە لەسەر بۆ نمونە ئەو شتە هەیە کە پێوتێ دیاردەی دەوڵەتی قوڵ لە عێراقا یان گروپە چەکدارەکان زۆر زەحمەتە لەم ژینگەیە تۆ بتانی سربەخۆیی جوڵەی دیبلۆماسیت هەبێ ئەگەر بڕێکی زۆر لە ئیرادت نەبێ و نەشی سلمێنی بە بەڵگە کە تۆ هێزێکی جیاوازی ئەو فەرقەی کە ئێمە یعنی لە دەرەوەی هەموو ستایشێکی سیاسی کە ئەیبینین لە ئەدای سەرۆکی یەکێتیەوە یەکێتی خۆی لەوەیە کە هیچ کارکتەرێکی سیاسی لە عێراقە لە فترەی جەنگە بە ئەندازەی بافل جەلال تاڵەبانی لەلایەن میدیای ئەوروپی و ئەمریکی و بایەخی پێ نەدراوە ڕێی وەرگیراوە هۆکارەکە چی بوو دکتۆر عەدالەت هۆکارەکان زۆرە زانی هۆکارەکان پێش هەشتی ئەوەیە کە طبعا ئەمریکیەکان و ئەوروپیەکان هەمویان بە سروشتی حاڵ بەو چاوەوە تەماشای هەرێمی کوردستانەکەن کە دوو هێزی سەرەکیتیا هەیە خاوەن بڕیاری سیاسین و ئەم دوو هێزە سەرکیە هەرێکە و خاوەن ناوچەیەکی جوگرافی سیاسین کە وەلە ململانیەشن ئاگاداری ململانیەکانیشن و ئەیزانن کە پەیوەندی دیبلۆماسی و پەیوەندی سیاسیان لەگەڵ وڵاتانی هەرێمایەتیە چۆنە لەگەڵ عێراقا چۆنە لەگەڵ بۆ نمونە ئەوروپایشا چۆنە کاراکتەری سیاسی عێراقی یەک بە یەک هەمویان دۆسییان لە لای ئەمریکیەکان هەیە و لە لای ئەوروپیەکانی شەیە ئەزانن چێ لەم کارکتەرانە ئەتوانێت ئاکتێک پیشامدە جوڵێ بکە کە بڕێکی باش لەسەر بەخۆیی قەراری سیاسی تیاابێ تۆ بزانم لە میدیای ئەمریکیە بینی بۆ منە وا دابینی ئێمە لەگەڵ ڕێزی زۆرمانە مقابلەیەکی بەڕێزمالیشی بکەن نایبینی یا حتا بەڕێز سوودانی بکەن یا سەرکردەکانی تری چوارچەوەی هەمانجی حتا بە سەرکردە سونەکانی ڕئیان وەرناگی لە چکە ئەزان ڕێچین چکە هەندێکیان یان لە ناو سیناریۆکانی جەنگان یان بەشێکن لە سیناریۆکانی جەنگ یا ئەزانن ئەگەر بێت و دەمامکێکیش ببەستن بڵێن ئەمە هەڵوێست ئێمە ئەوان ئەزانن لە پشتی دەمامکە چیە گوزەرێ بەڵام بەدرێژایی جەنگ کاک بافڵ سەرۆک و سەرۆکیەکێتی بە بەردەوامی لە بەغدا بووە و لە ڕووی دیبلۆماسیەوە لەگەڵ ئەوروپا بووە لە ڕێگەی میدیاوە بێژگە طبعا ئێمەوەکو میدیاکار و وەکو باڵێن چاودێر نازانین چەند پەیوەندی تەلەفۆنیشە بوو ڕەنگە ئەوە ئەویش نەبێ باسیکا بۆمان کەس پەیوەندەکان چۆن بچکە هەبووە ینی خودی سەرۆکی ئەمریکا پەیوەندی پێوە کردووە قسەی لەگەڵا کردووە و ڕەنگە ینی سەبەبێکی باشەوە بێ کە ئینگلیزەکەیشی زۆر باشە زمان یارمەتی دەرە بۆ گەیاندنی پەیام ئەوە زۆر بەڵام ئەمە بەستم چیە وەکو عاملێک سەرەکەم ئەو بەسەندەرزانینە ئەزانرێکە بڕێکی باش پەیوەندی لە نێوان با بڵێن هێزێکی وەکو یەکێتی کە خاوەن ناوچەیەکی نفوزە لە عێراقەکە کەوتە ناو سنووری هەرێمی کوردستانەوە بڕێکی باش پەیوەندی هەیە هەم لەگەڵ ئێرانیەکان هەم لەگەڵ هێزە عێراقیەکان بە سونە و بە شیعەشەوە چونکە ئێستا خۆ دەزانین تەحالوفاتی عێراق هەمووی گۆڕانکاری بەسەرات ئێستا بۆ نمونە یەکێتی بەش تەحالوفی هەیە لەگەڵ بەشێک لە سونەکان و لەگەڵ بەشێک لە شیعەکانی شەهەیەتی ئەمە ڕوونادا ئەگەر هێزێک زۆر بڕێکی باش لە ئیستیقلالیەتی قەراری سیاسی نەبێ ئەمە ڕوونادا تۆ ڕاستەخۆ سەرۆکی ئەمریکا قسەت لەگەڵا بکە هەموو میدیای ئەمریکی فۆکەس بخەنە سەر بزاننە هەڵوێستت چییە و تۆ زۆر بە شێوەیەکی دیبلۆماسی نەک وەڵامی هەموو پرسیارەکان دەیتەوە بەڵکو لە چوارچێوەی مەترسیەکانی ئەم جەنگە بڕێک ناڵێنی ڕێنمایی بەڵام بڕێک و لە وجهە نەزەری خۆت سەبارەت بەم جەنگە و ئەندازەی تێوەگلانی کورد و بەشداریکردنی کورد لەم جەنگە وەکو وجهە نەزەر بجۆزیتەوە بۆیان بە نەزەری ئەتیباریش وەربگیرێت و نەشترسی چونکە احتیمال هەیە بەشێکی زۆری خەڵکی وا بوو بێ بۆ نمونە کاتێکە بافڵ جەلال تاڵەبانی لە مقابلەیە لەگەڵ کەناڵەکانی ئەمریکا میدیای ئەمریکاتێکە قساکە بیری لای ئەوە بێ کام دەوڵەت نیگەرانە بێ و کام هێز سبینێ پەیوەندی لەگەڵا ئابچڕێنێ و بەدڵی شێخ قساکە نە بڕۆن هەموو مقابلەکانێ ئێمە کە ئێمە کاتێ بە ئوسلوبی ئەوەی کە پێوترێ کۆنتنت ئەنالایسیس یان کە تعامل لەگەڵ ناوەڕۆکی بەڕاستی ئەو ناکەین ئەو پەیامان ناکەین کە لە چ لە پرێس کۆنفرانسەکان چ لە مقابلە تەلەڤیزیۆنەکان بینی بڕێکی زۆر لە نەفەسی
کاراکتەرێکی تایە کە سەربەخۆیی بڕیاری سیاسی لایە ترسی لەوە نییە قسەیەکی ئەو لە میدیای ئەمریکا لە میدیای ئەوروپیە گەورە بکرێتەوە و دوایی لە دژی بەکار بێتەوە لەلایەن وڵاتی قلیمیەوە و ترسیشی لەوە نییە کاتێک خاوەن دیبلۆماسیەتی خۆی ئەچێتە بەغا یەک بە یەکی هێزە شیعەکان ئەبینێ وەک چۆن هێزە سونەکانیش ئەبینێ ئەمە بکرێت بە ماڵ بەسەر هێزەکەیەوە و قەراری سیاسی ئەو تەحجیم کە نەتوانێت جوڵەی دیبلۆماسی بکە ئەگەر تەماشا بکەی لە فترەی ئەم جەنگەیە بەڕاستی یەکێک لەو کارکتەرە دیارانەی کە هێزە شیعەکانیش یعنی یەکێکو ساڵح جەبر هین بەیان جەبر باشراڵێ کە ئەڵێ یەکێتی پێگەکەی بوجارانی بۆ گەڕاتەوە پەیوەندی بەم دیبلۆماسیەتی و بەم سەربەخۆیە لە قەرار و بەم جورئەتە لە سیاسەتکردنەوە هەیە بەڕاستی یعنی لە دەروی هەموو مەسلەیەک ئەمە وای کردووە تەنانەت لە ناو عێراقیشە لەسەر لە نوێ داڕشتنەوەی مؤسساتی دەوڵەتی عێراقوە لە ئێستاوە بۆ قۆناغیدات و حسابێکی ورد بۆ پێگەی یەکێتی بکرێ ئێمە هەمومان باش ئەزانین کە یەکێتی ئێستا بەشێک لە تەحالوفاتی سیاسی لەگەڵ سونەکانی عێراقەیە بەڕام ڕەغمی ئەوە شیعەکانی عێراق بە هەموو هێزی خۆیانەوە دەعمی مڕەشەحی یەکێتیکردن ناو پەرلەمانی عێراق بۆی بێ بەسەر کۆمار ئەمە بەڵگەی چییە؟ ئەمە بەڵگەی درکردنە بە پێگەی ئەم هێزە لە قۆناغی داهاتووی عێراقا لە چوارچێوەی ئەم هەلومەرجەی کە هەیە بۆی ئەم هەلومەرجە ئێستا لە ڕاستیە زۆر جار ئەبێتە مایەی بۆ نمونە هەڵماڵینی پەردە لەسەر حقیقەتی زۆر هێزی سیاسی باشە پێشتر وا وێناکرەکە یەکێتی لە خەتێکە پێڵن بزڵت یعنی وا وێناکەوا بوو زۆر بە سەریح قسە بکەن وێناکەوا بوو کە یەکێتی بەشێکە بێ لە جەبهەی ئێران و دژی ئەمریکەکان ئەوەسیێتەوە و شەڕی ئەمریکەکان ئەکا شەڕکردن بۆ معنای ڕاستەوخۆ و میلیتارینە یعنی شەڕی سیاست و دیسکۆرس و استراتیژ و حملەی ئەمریکیەکان یەکێتی هیچێکێ لەمانەی نەکرد و قەناعەتیشی هەم بە ئێرانیەکان کردووە هەم بە هێزە شیعەکان کردووە کە ئەوە بژاردەی ڕاستەقینەی مامەڵەکردنە هەم بۆ پاراستنی میلەتەکەم ئەم بۆ پاراستنی سومعی عێراق لەناو ئەم جەنگەیە و تەنانەت تەسیریشی هەبوو بەڕاستی لەسەر وەسەتی قەراری سیاسی لە عێراقشە تۆ بێنە پێچاوی خۆت ئەگەر لانی کەم لایەنێکی سەرەکی کورد و لایەنێکی سونەکانی عێراق بکەوتنایەتە بچونایەتە پاڵ ئەو ڕەوتە لە ناو هێزە شیعەکان کە لەگەڵ ئەوەیە دژی ئەمریکا بن بێنە پێچاوی خۆت سیناریۆکان چۆنە بۆ عێراق ئێستا چی لێ بەسەر نەهات ئەوەی کە ڕوویدا ڕێک پێچەوانی ئەم چاوەڕوانیانە بوو کورد لەم جەنگوەیە دەرکەوت کە بڕێکی باش لە سەربەخۆیی قەراری سیاسیانەوە و بە تایبەتی ئەو هێزانەی کە تۆمەتێکی پێشڵەت هەبوو کە ممکنە بچنە جەبهەیەک هێزە سونەکانی عێراقیش بە هەمان شێوە هەڵوێستەکانیان ڕوون و ئاشکرا بوو کە نەیان ئەویست عێراق تووشی و هێزە شیعەکانیش بەشێکی هەرە زۆران بێژگە لە قەراری ڕسمی سیاسی عێراق گەیشتنەوە قەناعەتەی کە ئەو ڕێگایە و ئەو بژاردە ڕاستەکە خەڵکی عێراق لە شەڕێکی ماڵوێرانکەر بپارێزی و پرۆسی سیاسی عێراق لە جەنگێکی ماڵوێرانکەر دوور بخەیتەوە کە ممکنە ئەگەر بێت و جەنگەکە پەرە بسێنێ تۆ بە ناچاری ئەبیتە بەشێک لە جەنگەکە بە ماڵوێرانی بۆی ئەم بژاردەیە کە لە هەرێمی کوردستانەوە بەڕاستی بە دیبلۆماسیەت و بە هەندی هەنگاوی زۆر باشی یەکێتی و سەرۆکەکەی بەڕێوەچوو موفق بوو لەوەی کە حتا یارمەتی بەشێک لە هێزە شیعەکان دەکە نەچنە بەری و من هەندێک زانیاری هەیە نازانم یعنی ناتوانم بۆت بسەلمێنم کووە چونکە هێشتا گومانم هەیە لەسەر چاوەکان هەندێک زانیاری هەیە کە سەرۆکی یەکێتی تەنانە وەساتەتی کردبێ بۆ هەندێک قیاداتی شیعە کە تۆمەتبارن بەوەی جەناحی سەربازیان هەیە لە ناو عێراقا کە ئەم قیاداتە شیعیانە لەم جەنگە تێنەوەگلێن وە گروپە چەکدارەکانی کە سەر بەوانن تێنەگلێن لە جەنگەکە و بچن پەلاماری بۆ نمونە سەفارەتی ئەمریکا بچن بنکەی با بڵێم دیبلۆماسی یان عسکەری ئەمریکیەکان لە هەرکوێ عێراق بکەن ئامانج حتا معلومات هەیە کە وەساڵەتیشی کردووە لە مەجالە من ناتوانم تەکید ئەمە بکەم بەڵام بێگومان هەندێک معلومات و هەندێک تەقاریری میدیایی شێ باس دەماکەن و ممکنیشە ڕووی دابێ ئەمە چیمان پێڵێ ئەمە بمانەیەکی در پێمان ئەڵێ ئەبێ ئێمە جارێ ڕاستە بەداخەوە هەمومان دڵگرانین کە هەندێک ناوچە لە هەرێمی کوردستانە لە دوهۆکەوە هەتاوەکو ئەگاتە سلێمانی و تا ئەگاتە هەڵەبجەش ئەمانە لەم جەنگەیە کەم و زۆر
بە حکمی ئەوەی بەشێکی ئۆپۆزیسیۆنی ئێران لێرن کە برا کوردەکانمان لە ڕۆژهەڵاتی کوردستان بە بیانووی ئەوانەوە بیان بە هەر هۆکاریان بە بیانووی بوونی بۆ نمونە بنکەی سەربازی ئەمریکاوە بێ لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستانە یان بە بیانووی ئەوەی کە خاوەن قوسڵیەتن ئەمریکیەکان یان هەندێک جار بە تۆمەتی ئەوەی کە ڕەنگە بنکەی مۆساد هەبێ لە عێراقا ئێمە چەند ناوچەیەکی کوردستان بەرهێرشەکە کوت وە زیانی ماڵی و ماجی بەڵام جیاوازە لەوەی کە تۆ ببی بە گۆڕەپانێکی کراوەی جەنجی نێوان ئەم دوو هێزە کوردستان پارێزرا تا ئەم دقیقەتوان بڵێم پارێزرا ڕقمی ئەو چەند زیانەکەی کە لێمان کەوت کە وادارین هەمان لەسەر بابەتێکی تر گفتوگۆ بکەین لەو تارەکەی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی باسی لە بابەتێک کرد وتی ینی سەرنج ڕاکێش بوو بۆ زۆر کەس باسی ئەوتی ئێمەنەوەی سەلاحەدینی ئەیوبین بە جۆرێک وتی ئێمە سوارچاچیمان فێری وڵاتانی ئەوروپا کردووە ئەمە سەرنجی بەشێکی زۆر لە خەڵکی بێلایانی دەرەوەی یەکێتیشی ڕاکێشە بۆچی مەسەلەن باسکردنێکی وەها و بە زمانی ئینگلیزی بۆ بەڵێ خۆی باوەڕ بێ ئیدارەی ترامپ و پێکاتەی ئەو کاراکتەرانەی کەتیایەتی هەندێکیان لەو کاراکتەرانە هەڵبژێردراون کە لەگەڵ تیمی ترامپا ئیشەکەن کە خاوەن لە سیاسەتی خارجیە خاوەن سەقافەتێکی کلاسیکین واتە لەسەر بنەمای چی دێن هەڵسەنگاندن لەسەر بنەمای چی هەڵسەنگاندن بۆ پێکهاتە سۆسیۆلۆژیەکانی کۆمەلگاکانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و شەرقەکەن بە شێوەیە گشتی لە ڕوانگەیەکی ئۆریێنتالیستیەوە واتە ڕۆژهەڵات ناسیەوە تاریخی کۆمەلگاکانی ئەم مەنتیقەیە هەمووی ئەزانن چییە لەو چوارچێوەیە تۆ ئیشارەتدان بەوەی کە ئێمە ڕۆڵەی بۆ نمونەقاعدێکی وەکو سەلاحەدینەوەی مەسجێکە بۆ ڕۆژئاوایەکان کە پیان ئەڵێ ئێمە نەتەوەیەکی ڕەسەنین ئەگەر بۆ نمونە کۆلۆنیالیزم دیاردەی کۆلۆنیالیزم و ئەوەی کە ئیستعمار بەداخەوە لە سەرەتای سەدەی بیستە بەسەر گەلانی ئەم ناوچەیە سەپاندی وە کۆمەڵێک دەوڵەتی تازەی دروست کرد لەسەر حسابی هەندێک نەتەوە ئەمە بۆ معنایانی ئەم نەتەوانە بوونیان نییە و ئەبێ ئێوە حسابیان بۆ نەکەن ئەوە تا جەنگ بەرپا بوو و بەواقع و بە دیفاکتۆ بۆتان دەرکەوت ئێمە ئەگەر خاوەن جوگرافیایەکی سیاسی دیاریکراویش بین ئەتوانین عاملێک بین هەندێک جار ناڵێن لە حەسمکردنی جەنگە بەڵام لە تێکدانی تەرازووی عسکەری و سیاسی لە جەنگەکەیە بۆیە ئێمە ئەمە لە دەرەوەی ئەوەی کە ئێمە وەکو کورد نەتەوەیەکین بەشێکمان لێرێ هەم ئازادیمان تێدا بەڵێ بێگومان بەشێکمان لێرێ بەشێکمان لە سووریایە کە پێوتی ڕۆژئاوای کوردستان بەشێکی زۆرمان لە باکووری کوردستانە کە پێوتێ تورکیا و بەشێکشمان لە ئێرانەیە کە ڕۆژهەڵاتی کوردستانی ئێمە نەتەوەیەکین بە معنایەکی تر ئێمە قوربانی دەستی ئەو سیاستین کە پێوترێت سیاستی کۆلۆنیالیزم و قۆناغی پێش کۆلۆنیالیزم بەڵام ئەمە نابێت بێتەمایی ئینکاریکردنی ئێوە ئەمڕۆ لە دیپلۆماسیەتی تێدا بەناوی هێنانی نابێت بێتەمایی ڕەچاونەکردنی بوونی ئێمە وەکو نەتەوەیەک لە ناوچەکەیە و ئێستا بە حکمی ئەوەی کە کەسێکی وەکو تۆمبارک لە ناو مەلەفی عێراقیە لە ناو مەلەفی تورکیا لە ناو مەلەفی سووریایە زۆر بە ئاشکرا بووی دەرکەوتەوە کە بەڕاستی ئەو سنوورنیە دەوڵەتیانەی کە کاتی خۆی ئیستعمار کێشاوێتی بە شێوەیەکی طبیعی و لە ناو مێژووە پلە بە کۆتایی پێ دەچووکە ئەسڵەن دیدی تۆمبارک بۆ ئەم دەوڵەتانە ئەوەیە کە ئەم دەوڵەتانە لە ڕاستیە لە کۆتاییە دەوڵەتی مۆدێرنین ئەمانە کۆمەڵێک قەبیلەی سیاسی و کۆمەڵێک ناوچە و کۆمەڵێک یعنی گروپ و هێزی دیاریکراون کە ئەبێ مامەڵە لەگەڵ یانە بکرێت لە درێەوە ئەوەی ناسنامەی ئەم گروپانە ناسنامەی نوێنەرایەتیکردنی دەوڵەتە یان ناوچەیەکی دیاریکراوە بۆیە ئێستا ئەمریکیەکان ئەگەر تەماشا بکەی خودی ترامپ لەم فترەی جەنگەیە چەندین جار ناوی کوردی هێنا چەندین جار باسی کورد و باسی کوردستان و باسی کوردەکان و ئەوانەی کردووە بۆ چونکە پێ لەسەر لە چوارچێوەی درێژەدان بە هەمان نەمەتی تێڕوانین بۆ ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پێکهاتە سیاسی و کۆمەڵایەتیەکانی تەماشای هەموویەکەن ئەزانن درکیان بەوە کردووە کە کورد بوونی هەیە لە ئێران وە قورساییشی هەیە لە ئێران بۆیان دەرکەوتووە کە کورد بەهێزێکی کاریگەرە لەن یعنی وەکو هێزێکی دیمۆگرافی گەورە و کاریگەرە لە تورکیا لە سووریا لە عێراق کەواتە ئەبێ تێڕوانینێکیش دیاریکراویش بەرامبەر بە ئەمان هەبێ و لە پرێس کۆنفرانسەکانە وە پاساوی پێدا ترامپ کە نایە کوردەکان تێوە بگلێن چکە ئەزانێت دکتۆر بەڕێز دکتۆر مەسەلەی داوای لێبوردنکردن لە وڵاتانی کەنداو یعنی ئەمە دەلایەن سەرۆکی حەزبێکی باشووری کوردستانەوە چی نیشانەدا هەر دەلالت نییە لە سەلماندنی قسەکانی جەنابەت کە ئەڵێ وەکو عراقیەک دیپلۆماسیەتی کرد بەڵێ بێگومانی خۆ ئێستا جاری واشەیە ڕەنگە بەشێکی زۆری هێزە
با بڵێن هەرێمایەتیەکان لەوانە وڵاتانی کەندا و بەشی لە وڵاتانی عەربی زۆریان مەطلب بێ لا مەطلب بێ کە بزانن وجهە نەزەری هێزە سیاسیە عێراقی ئەساسیەکان لەم جەنگەیە چییە؟ لەم ڕۆژەوە تۆ پێویستیت بە جۆرێک لە گوتارێکی دیبلۆماسی دیاریکراو هەیە بۆ بڕێک پێدانی بڕێک ئیتمێنان بە ئەو وڵاتانە. ئەگەر بۆ نمونەوە وا بیخوێنەوە ئەگەر وڵاتێکی زلیێزێکی هەرێمەتی گەورەی وەکو کۆماری ئیسلامی ئێران کە بەشی هەرە زۆری وڵاتانی کەنداوی کردە ئاماز دەم جەنگەیە خۆی بڵێ کاکە من داوای لێبوردنتان لێگەم ئەگەر وڵاتەکەتان پڕ نەبێ لە نەبوو بێتە مەعسکەرێکی گەورەی قەواعدی ئەمریکی من هیچ کێشەم لەگەڵ نەشعبی شعوبی کەنداو هەیە نە لەگەڵ وڵاتانی عەربیە چۆن ناکرێ عێراقیش یان هێزە کاریگەریەکانی ناو عێراق یان کارکتەرە دیارەکانی ناو عێراق هەمان قسە بە وڵاتانی کەندا و نەڵێن هەمان ڕێ چونکە بتوێنێتەوێ عێراق دوو ناسنامەی هەیە ناسنامەیە کە لە ڕوانگەی تەرکیبەی سیاسیەوە ناسنامەیە کە لە ڕوانگەی تەرکیبەی بۆ نمونە قانونیەوە عێراق بە بەشێک لە زەمی بەشێک لە دەوڵەتانی لە وەکو بەشێک لە دەوڵەتانی عەربی تەماشاکرێ بۆیە هێشتنەوەی ئەم کەناڵە لە پەیوەندی وە بڕێک دڵنیاییدان بە وڵاتانی کە لەم جەنگەیە بەرکەوتون طبعاً بە خۆشمانەوە بە هەرێمی کوردستانیشەوە بریتیە لە جۆرێک لە دیبلۆماسیەت بۆ بەلکێشکردنەوە و گێڕانەوەی متمانە لای ئەو وڵاتانە بەنسبەت عێراق و بەنسبەت هەموو هێزانش کە لەناو عێراقان چونکە ممکنە ڕیاض ممکنە دەوحە ممکنە ئەبوظەبی یار هەیەکی لە ئەو پایتەختانەی کە کرانە ئامانج تەسەووریشیان وابێکە هێزە سیاسی عێراقیەکان لەناو خۆیانە تەبانین بۆیە لەم هەلومەرجەیە ممکنە خۆیان ساخت بێتەوە بەلایەکە کاتێک کە تۆ پەیامی دۆستایەتی بۆ ئەنێری پەیامی نیگەرانی بۆ ئەنێری پیشانێ دەی کە بێتاقەتن بەوەی بەسەریانە هاتووە بێتاقەتن لەو جەنگەیە زەرمەند بوون چونکە کورد خۆشی مارانگەستەیە لەم جەنگە ئەگەر زەرێکی کەمیشی کردبێ ئەمە جۆرێکە لە هاندانی ئەو وڵاتانە کە بەڵێ لە عێراقا ئاراستەیەکی سیاسی بەهێزەیە کە لەگەڵ یەکەم ئەم جەنگەیانە لەگەڵ ئەوەشانە هیچ وڵاتێکی هەرێمایەتی و دۆست یان هەندی وڵاتێکی عەربی لە ناوچەکەیە زیانی بەرکەوێ لەم جەنگەیە ئەمە بڕێک لە دۆستایەتی ئەم وڵاتانەش بۆ عێراقە گەرە چونکە بەشێک لە وڵاتانەی کەندا و ئینتیباعی خراپیان لەسەر عێراقیان ئینتیباعی خراپیان لەسەر بەشی هەر دووبارە یارمەتیدانی دیبلۆماسیەتی عێراقیە بەڵێ ئەمە پەیامێکی دیبلۆماسیە بۆی بوترێ عێراق تەنها بریتی نییە بۆ نمونە لەو چەند گروپە چەکدارەی کە ئێوە تەماشایەکەن و لێوە ئەیکەن بە پیوەر بۆی سەری هەموو عێراق عێراق هەر ئەوانیە عێراق منم کە بافڵ جەلال تاڵابانیم و سەرۆکی حیزبێکی ڕئیسیم و لەناو پرۆسەی سیاسی مەکانەتی خۆم هەیە لە عێراق و مەقعدی پەرلەمانیم هەیە و لەناو حکومەتە بوونم هەیە و وەزیرم تایە و سەرۆ کۆمارەکەشی لە منە لە چاوی ئێمەشەوە تەماشای عێراق بکەن باشە ئەمە بانی جوڵەیەکە لە ڕاستی هەم لە قازانجی عێراقیەکانە هەم لە قازانجی هێزە سیاسی عێراقیانە و بە تەحدید و بەڕاشکاوی بڵێن لە قازانجی هێزە شیعەکانیشە سیە لە قازانجی هەرێمی کوردستانیشە چونکە ئێستا ڕغمی ئەوەی کە بوتمان ئینتباعێکەیە لە کەنداوە لەسەر عێراق بەگشتی بەڵام هەم وڵاتانی کەنداو هەم ئەگەر تەماشای کرێ میدیاکانیشیان لە فترەی جەنگە زۆر بە باشی لە ڕاستیە ئەو زیانانیان ئەگواستەوە کە لە خلالی جەنگە بەرهەرێمی کوردستانی شەکوت یعنی بۆ نمونە بچووکتری موشک لە ناو سلێمانیە کە بەڕاستی بەر شوێنێکی دیاریکراوە هەموو میدیای کەندا و هەموو میدیای خەلیج ئەیگواستەوە ڕاستە پەیوەندی بە مەساڵحی خۆیان و بە بەشێک لە جەنگەکە و بەڵام تێو نەتەوێ بۆ ئێمە یارمەتی دەربوو کە هەرێمی کوردستان لەم جەنگەیە قوربانیە و بە تایبەتیش نایەوێ ببێتە قوربانیەکی تەواو کە وەکو ئەوەی کە لە وڵاتانی کەنداوە دکتۆر بابەتێکی تر باسی تورکیای کرد بە دیاریکراوی باسی ڕۆڵی سەرۆکی تورکیای کرد بەڕێز ڕەجەب تەیب ئەردۆغان کەوتی ئەو ڕۆڵی هەبووە لە پشتی پەردەوە بێ باشکرا و بۆ سەقامگیری ناوچە ئەم پەیامەی سەرۆکیەتی چی لێخوێنیتەوە تورکیا لە کاتێکا پێشتر ڕەنگەشتی جیاوازترە بوو بێ تورکیا بەدڵنیاییەوە لە پێش ئەوەی کە بژاردەی بینینی ڕۆڵی دەوڵەتێکی میانگیر بجێڕێ لەم جەنگەیەوە بۆ کۆتایهێنانی جەنگ و گاندنی ئەمریکیەکان و ئیسرائیلەکان و ئێرانیەکان بە قۆناغی دانوستان هەڵوێستێکی گرژ و متەشەنجیان هەبوو لەگەڵ هەم ئەمریکا هەم ئیسرائیل و کاتێک کە ئێرانیەکانش یەک دوو جار قاعیدەی ئەنجەلیشیان کرد بە ئامانج شتێک خیتابیان تون کرد بەرامبەر بە ئێران بەڵام ئێرانیەکان لە پێگەی
جیۆپۆلۆتیکی و لە ڕۆڵی محوەری و کاریگەر و گرنگی تورکەکان تێگەیشتن کۆتاییان پێێنا بە هیچ شێوەیەکیدا تورکیایان نەکرد بە ئاماژدە کاتێکە کە ئازانن گەورەترین قاعیدەی عسکەری ئەمریکیەکان لەکوێیە لە تورکایە بەم شێوەیە توانیان کەسبی مووقفی چێ بکەن تورکەکان بکەن بەلای خۆیانە و لە هەمان کەدا تورکەکان وا لێ بکەن بە تایبەتی کە تەسەووریشی تورکەکان بۆ سیناریۆکانی جەنگ ئەوەیە لەگەر ئێرانیەکان لەم جەنگەیە بکەون قۆناغی داهاتوو دێنە سەر ئەوان ئیسرائیل ناچار بوون تەنسیقێکی گەورە لەگەڵ چیا بکەن لەگەڵ مسەلەسێکی شیعیە بکەن لە هەموو ناوچەی ڕۆژهەڵاتە یەکەم لەگەڵ پاکستان دووەم لەگەڵ سعودیە بۆ ئەوەی لە جیاتیەوەی چاوەڕوانی بەسەوەستان بۆستن و چاوەڕوانی ئەو سیناریۆ مەترسیدارانە من کە لە قۆناغی دوای ئەگەری ڕوخانی ئێران دێتەکایەوە ڕۆڵی میانگیرێکی گەورە بیێڕن بۆی ئەم جەنگە کۆتایی پێبێت چکە پیان وایە کۆتایی هێنان بە جەنگ کۆتایی هێنانە بە بەشێک لەو سیناریۆ مەترسیدارانی لە چوارچەوەی پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورەیە لە تەلئەبیبەوە تەنزیری بووەکەیە بۆیە ستایشکردنی ڕۆڵی تورکەکان لەلایەن سەرۆکیەکێتی و لە ڕاستی لەم ڕوانگەیەوە ئەزانن یعنی یەکێتیش حزبێکە بێگومان مەساڵحی خۆی هەیە وەک چۆن بەشێک لەو مەساڵحانە پەیوەندی بە پاراستنی هەرێمی کوردستانش هاندانی تورکەکان بۆ ئەوەی بەردەوام بن لەسەر ئەمڕۆڵە بریتیە لە زەمانکردنی یەکەم کۆتایی هاتنی جەنگ دووەم بەردەوامبوونی دانوستان سێەم ڕاستیە هاندانی هەموو دەوڵەتیشی تریش کە لەم جەنگەیە بە درێژایی ئەو چ ڕۆژە زەرری گەوریان کردووە زەرەکە خۆتان نەزانین زەرێکی تەنها ڕیژیۆناڵ نەبووە گلۆباڵ بووە هەموو وڵاتانی جیهان لەم جەنگەیە زەرریان کردووە بۆیە خودی ئەم پەیاماوە خودی ئەم ستایشکردنی ڕۆڵی تورکەکان لە ڕاستیە لە سیاقی چیایە لە سیاقی هەموو ئەو دیسکۆرسە جیهانیە کە بە دەنجی بەرز هاوارەکە ئەم جەنگە ڕاگرن چونکە ئابووری وڵاتەکانمان داڕمە گرانی کەوتوتە وڵاتەکانمانەوە و زەرری گەورەمان بەرەک و نەتیجەیشی نییە واتە جۆرێکە لە دەعمکردنی هەموو ئەو ئاراستە نێودەوڵەتی کە داوای کۆتایی هاتنی ئەم جەنگاکە و ئەمەش بێگومان ڕنگدانەوەش یەبی هەتا لەسەر ئەڵوێستی تورکەکان بەرامبەر بە یەکێتیش کە هێزێکە لە ساحەکەیە و بەرامبەر بە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و هانی شێدا کە بەڕاستی لەگەڵ پاکستانیەکانە ڕۆڵێن هەبێ بۆی جەنگەکە دووبارە بێتەوە بەڕێز دکتۆر عەدالەت عەبدوڵڵاه نووسەر و مامۆستای زانکۆ سوپاس بۆ دەرفەتە زۆر سوپاس دەکەم خۆشەویستانی کورسات نیوس لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامەیەم شۆمان پێشکەشکردن ئەمە لایەکتان ئەمانەتی خوای گەورە بڵخواتان